گفتوگوی زیاتریان بابەتە دەکەم بەڕێز نەقیب ئەرکان بیبانی ئەفسەر لا بەڕێوەبەرایەتی گشتی نێشتنی مادە هۆشبەرەکان دەستۆجێ لەگەڵ من ئامادەیە کاگەرکان زۆر بەخێر بیت. کردنەوەی سنتەرێک بۆ شاندنەوەی ئالوودەبوانی مادەی هۆشبەر چەند گرنگە؟ ئایا ئێستا هەرێمی کوردستان گەیشتۆتەوە قۆناغی پێویستی بەم سنتەرە بێ؟ بەڵێ طبیعی کردنەوەی سنتەری شیانەوە ئەمە یەکێکە لە کارە گەلێ لە پێشینەکان و گرنگەکان بۆ بنبڕکردن و نێهێشتنی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان دەتوانین بڵین هەنگاوێکی یەکجار گەورە بوو کە ڕێزدار مەسرور بارزانی نای بەدانانی بەردی بناغە و دروستکردنی ئەم سنتەرەیە. ئێمە دەتوانین بڵین دەتوانین لە داهاتوودا بە ڕێژەیەکی بەرچاو ئاڵدەبوانی مادەی هۆشبەر ڕێژەکەیان کەم بکەینەوە و کاری لەسەر دەکەین تاوەکو نەمێنێت. بەڵام ئێمە هەموو هەوڵێکی خۆمان دەخینە گەر لێرانە ئەم سنتەرە ڕۆڵێکی یەکجار کاریگەری دەبێت بۆچی چووکە لە پێشووتردا خەڵکانێک هەبوون کە ئاڵدەی مادەی هۆشبەر دەبوون بەشێک لەوانەیە کە لە ڕووی مادیەوە وەزعیان باش بوو دەچوونە دەرەوەی وڵات بۆی وەرگرتنی چارەسەری یان خۆ لێرە سەردانی هەندێک دکتۆریان دەکرد بەڵام وەکو ئەو سنتەرەیە نییە کە بتوانێت بە شێوەیەکی ئەکادیمی خۆناغ چارەسەری پێ بدرێت و تەواو لەشی پاک بێتەوە بێ بە کەسێکی ئاسایی بگەڕێتەوە ناو کۆمەلگا. بۆیە ئەم سنتەرە یەکێکە لە ڕێگا چارە گرنگەکان زۆر زەرور بوو و لە ئێستادا لەم قۆناغی کە ئێستا ئێمە پێی گەیشتون زۆر پێویست بوو ئەم سنتەرە بکرێتەوە. خۆشبەختانە ئەم سنتەرێش بەردی بناغی دانرا و دەتوانین بڵێن ئەمە موژدەیەکی خۆشە بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەت ئەوانەی کە ئاڵودەی مادەی هۆشبەرن کە دەتوانن لەم سنتەرە سوود ببینن و چارەسەر بکرێن و بگەڕێنەوە ناو کۆمەلگا و کەسێکی ئاسایی. باشە کاگەرکان هیچ جیاوازی هەیە لە نێوان بەکارهێنەرێکی مادەی هۆشبەر کە خۆی دێت و داوای چارەسەر دەکات یاخود دەستگیر دەکرێت و دەیبەن بۆ چارەسەر لەم سنتەرە؟ خۆی بەپێی یاسای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرەکان یاسای ژمارە 1 ساڵی 2020 لە مادەی 37دا دەڵێت دادوەربۆی هەیە ئەو کەسەی کە لەسەر بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر دەکرێتن لە بڕی ئەوەی بند بکرێت بینێرێتن بۆ سنتەری شیانەوە تاوەکو چارەسەری وەربگرێت لە جێی سزادان چارەسەر لە بڕی ئەوەی کە بند بکرێتن دەنێردرێتە سنتەری شیانەوە لەوێ چارەسەری پێدەدرێت بەڵام لەژێر چاودێری لێژنەیەکی تایبەتمەندا دەبێتن و بەپێی ڕێنمایەکان دەبێت ئەم ڕێنمایانی کە پێی دەدرێتن جێبەجێ بکاتن تاواکو بە تەواوەتی لەشی پاک دەبێتەوە لە ئەگەری ئەوەی کە ئەم لێژنەیە بڕیاریدا لەشی پاک بۆتەوە دادوەر بڕیار دەدات بە ئازادکردنی ئەم تۆمەتبارەیە بەکارهێنەری مادەی هۆشبەر. بەڵام هەر لەسەر ئەمە پێشەوەی بێتە سەر بەشی دووەمی واتە کەسێک کە بۆ نمونە سزاکەی لە ساڵێک بۆ 3 ساڵە ئەگەر لە ماوەی کەمتر لەم ماوەیە لەم سنتەرە شیانەوەی بۆ کرا و لەشی پاک بۆ لە مادەی هۆشبەر سزا نادرێت سزاکەی تاو ناکا؟ ئەو لێژنە تایبەتمەندەیە کە لە سنتەری شیانەوە پێکهێنراوە لە چەند لایەنێکی معنی ئەوان بڕیار دەدەن کەوا لەشی ئەم کەسەیە پاک بۆتەوە دوای ئەوە راپۆرتیان بەرز دەکەنەوە بۆ دادگا. دادوەری بەڕێزیش بڕیار دەدات ئەو کات بە ئازادکردنی ئەو کەسەیە چونکە لەشی پاک بۆتەوە وەکو کەسێکی ئاسایی مامەڵەی لەگەڵ دەکرێت و دەگەڕێتەوە ناو کۆمەلگا. لە ئەگەری ئەوەی ئەگەر هاتو ئەم کەسەیە پابند نەبوو بە وەرگرتنی چارەسەری و پابند نەبوو بە ڕێنمایەکان ئەو بەپێی مادەی 30 سزا دەدرێت. مادەی 30 سزاکەی لە ساڵێک طبعاً مادەی 30 ئەوەیە کەوا کەسێک کە مادەی هۆشبەر بەکار بهێنێت ئەوە بەپێی مادەی 30 سزا دەدرێت سزاکەشی لە ساڵێک تاوەکو 3 ساڵە و بە پێبژاردنێکیش سزا دەدرێت لە 5 ملیۆن دیناری عراقی دەست پێ دەکات تاوەکو 10 ملیۆن دیناری عراقی. واتە ماوەی سزاکەی تەواو دەکات دواتر پێویستە ئەو بڕەپارەی بدات بە سندوقی دادگا لە ئەگەری ئەوەی ئەگەر هاتوو ئەو پارەیە هەر بۆ چارەسەری خۆیان بەکاردێنرێنەوە بەدنیاییەوە بەپێی مادەی 45 هەر لە هەمان یاسای ژمارەیەک ساڵی 2020 مادە هۆشبەرەکاندا هاتووە دەڵێتن ئەو پارەیە تەرخان دەکرێتن بۆ سنتەری شیانەوە بۆ چارەسەرکردنی ئاڵدەبوانی مادەی هۆشبەر. طبیعی ئێمە باسی مادەی سیمان کرد لە ئەگەری ئەوەی ئەگەر هاتوو کەسێک پارەکەی نەبوو ئەوە ماوەی سزاکەی لەلایەن دادوەرە بەڕێزەکانەوە درێژ دەکرێتەوە بۆ ماوەیەک زیاتر لە بەندیخانەکاندا دەمێنێتەوە. بەڵام ئەگەر بێتەوە کەسێک بەپێی مادەی 26 یان خود 25 کە ئەمانە مادەی 25 بازرگانی نێودەوڵەتیە سزاکەی بە زیندانیکردنی تا هەتایی و لە سێدارەدان سزا دەدرێتن. مادەی 26 ئەوەیە کە بازرگانی ناوە خۆیە کە سزاکەی دەست پێ دەکات بە زیندانیکردنی تا هەتایی تاوەکو زیندانیکردنی کاتی. لێرەدا لە هەمان کاتدا سزایەکی داراییش دەدرێت کە ئەویش دەست پێ دەکات لە 15 ملیۆن دیناری عراقی تاوەکو 90 ملیۆن دیناری عراقی. بە هەمان شێوە ئەو بڕەپارەیە کە لێرە ئەو تۆمەتبارەی کە سزا دەدرێتن تاوانبار دەبێتن دوایی دادگایکردنەکەی ئەو بڕەپارەش دەچێتە ناو سندوقی دادگا و لە سنتەری شیانەوە سرف دەکرێتن لەو کەسانێک کە ئاڵوودەبووی مادەی هۆشبەرن بۆ وەرگرتنی چارەسەری. بەڵێ کاگەرکان ئەمڕۆ جەنابی سەرۆگەزیران گوتی کە ئێمە ئەبێت جیاوازی بکەین لە نێوان ئەوانی بەکارهێنەری مادەی هۆشبەرن و ئەوانی بازرگانی دەکەن. ئێوە بێگومان مامەڵەتان زۆرە لەگەڵ ئەو کەسانی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن. ئایا ئەوانە ئەگەر سنتەرێکی لەم شێوەیە پێشتر هەبوایە
زۆرینیان ئامادەی ئەویان تیا بوو چارەسەر وەرگرن بەدڵنیاییەوە بەشێکی زۆریان ئامادەی ئەویان تێدایە کەوا بێن چارەسەری وەرگرن بۆچی چکە ئێمە ئەگەر بێت و داتایەک وەرگرین لەو بەندکراوانەی کە لای ئێمە دەستگیر کراون ڕێژەی ئەتوانی بڵێن لە نێوان ١ بۆ 95 لەلایەن هاوڕێکانیانەوە ئاڵودەکراون بە شێوەیەکی ناڕاستەخۆ واتە یان فری و دراون یان خود لە ڕێگای خواردن یان خواردنەوە یان بە هەر شێوازێکی تر یان خود هەر شتێک دەکێشرێتن پێیان دراوە ئاڵودەکراون و ناچارکراون لە هەمان کاتدا پێیان ڕاگەێنراوە کە ئەمە قەدەغەکراوە و سزا دەدرێت ئەگەر بێت و باسی پێی بۆیە ناچار بوون و کەوتونەتە ژێر کاریگەری مادەی هۆشبەر و لە هەمان کاتدا بەکار هێنراون بە جۆرەها شێوەی دڕندانە و نامرۆڤانە بۆیە لە ئەگەری بوونی ئەم سنتەرەوە هۆشیارکردنەوەی کۆمەلگا لەوەی کە ئێمە بەپێی مادەی 38 هەر کەسێک خۆی دەست پێش خەری بکاتن چارەسەری وەرگرێت سزا نادرێت لەم حاڵەتدا خەڵکێکی زۆر کاتێک کە ئاڵدە دەبێت ئامادەیە بچێتە ئەم سنتەرە بۆ وەرگرتنی چارەسەری دەتوانین بڵێن ڕێژەی ئاڵدەبوانمان دادەبەزێتن بە ڕێژەیەکی یەکجار باش هەرچەندە ئێمە شەو ڕۆژمان خستۆتە سەرێک هەوڵەکانمان سەر کردوەوە ڕێژەیەکی یەکجار زۆر لەوانەیە کە کاری کڕین و فرۆشتنیان کردووە بە مادەی هۆشبەر دەستگیرمان کردوون و لە ئێستادا دەستکەوتنی مادەی هۆشبەر زۆر ئەستەموە بەڵام ئەوەی کە ئێمە توانیمانە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر ڕای بگرین و ستۆپی پێ بکەین ئەم سنتەرەیە هۆکارێکی زۆر گرنگ دەبێت بۆ ئێمە تاواکو ئاڵدەبوانی مادەی هۆشبەر ڕێژەکەیان بە تەواوەتی داببەزێتن بەتەکید بە دڵنیایی زۆر گرنگە لەبەر ئەوەی خەڵکێکی زۆر ئارزوی ئەوە دەکات لەشی پاک بێتەوە بە کەسێکی ئاسایی بگەڕێتەوە ناو کۆمەلگا بەڵام لە ئەگەری نەبوونی سنتەرێک ئەوە ئەو کەسێ وەزایدە نەبوونی هۆشیاری هەم هۆشیاری یاسایی هەم هۆشیاری لەسەر مادەی هۆشبەر چونکە مادەی هۆشبەر هەم لە ڕووی تەندروستی هەم لە ڕووی جەستەیی هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی دارایی و زەرەر و زیانی هەیە بۆ ئەو کەسێک کە بەکاری دەهێنێتن لە کاتێکدا کە ئەم کەسێ زانیاری هەبوو لەسەر زەرەر و زیانەکانی مادەی هۆشبەر لەم حاڵەتەدا ئەم کەسە ڕاستەخۆ دەچێتە ئەو سنتەر و چارەسەری وەردەگرێت و دەبێتەوە کەسێکی ئاسایی دەگرێتەوە. باشە کاگەرکان گوتت کە ئێستا بەدەستخستنی مادەی هۆشبەر زۆر سەخت بووە ئامارەکان چیمان پێڵێن بۆ ئەم 11 مانگی ڕابردوو بەراورد بە ساڵی پێشوو خۆی ئێمە ئەگەر بێت و سەرنج بدەین ئامارەکان ئەوەمان پێ دەڵێن ئەگەر ئێمە ئەم 11 مانگی ڕابردوو بەراورد بکەین بە ساڵی پێشوو واتە ساڵی پار ئێمە لە تەواوی ساڵی پار توانیمان 1070 بازرگان دەستگیر بکەین لە پارێزگای هەولێر و دوهۆک لەم ساڵدا ئێمە تاوەکو مانگی 11 توانیمانە 627 بازرگان دەستگیر بکەین ئەگەر بێت و بەراوردێکی پێواتە تاوەکو مانگێکی تر کێرڤەکە ناگاتەوە ئاستیپار کەواتە ئێمە ئەو پلانە استراتیجیەی کە لە پێشووترە لە ساڵی 2022دا دامان ڕشت و لە 2023 کاری تەواومان لەسەری کرد طبیعی پشگیریەکی تەواو کراوین لەلایەن ڕێزدار مەسرور بارزانانی و بە هەموو شێوەیەک پشگیری کراوین بۆیە ئێمە توانیمان بە شێوەیەکی فراوان کاری لەسەر بکەین و ئەو استراتیجیەمان داڕش ڕێژەیەکی زۆر لە بازرگانانمان دەستگیر کرد و ڕێژەیەکی زۆری مادەی هۆشبەر دەستمان بەسەراگرت بە تایبەت لە ساڵی 2023 ئێمە توانیمان وا بکەین مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان بە ئەستەم لە ئێستادا دەست بکەوێتن ئەگەر سەرنج بدەیت بۆیش دەبینی ڕێژەی ئەوانەی کە کڕین و فرۆشتنی پێ دەکەن ڕێژەکە دابەزیوە چونکە ڕێژەیەکی یەکجار زۆریان دەستگیر کراون و سزای یاسایی تند دراون تاوەکو ئەمانە جارێکی تر نەبنە هۆکارێک بۆ بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر یان لە هەمان کاتیشە ڕێژەیەک لەمانە ئەوانن کە کاری بازرگانی نێودەوڵەتی دەکەن واتە خاکی هەرێمی کوردستان وەکو ترانزیت بەکاردێن لەبەرەوەی هەڵکەوتەی جوگرافیای هەرێمی کوردستان وا هەڵکەوتووە ئێمە کەوتوینەتە سەر هێڵی گەرمی گواستنەوەی جیهانی مادەی هۆشبەر واتە بمانە یاخود نەمانەوە هەڵکەوتەکەی ئێمە جوغرافیان وا هەڵکەوتووە و ئەگەر تۆ سەرنج بدەیت ئەگەر لە ڕێگایەک ئاو بگوازیتەوە ئەم ڕێگایە تەڕ دەبێتنی واتە بە شێوەیەکی ناڕاستەخۆ مادەی هۆشبەر هەر بڵاو دەبێتەوە بۆ ئێمە ئەوەندە بە وردی کارمان کردووە وامان کردووە بازرگانە نێودەوڵەتیەکان خاکی لە ئێستادا خاکی هەرێمی کوردستان بەکارنێن لەبەر ئەوەی ئەوان دڵنیان کە بەناو خاکی هەرێمی کوردستاندا مادەی هۆشبەر زۆر ئەستەمە دەربازبوونی و تێپەڕبوونی بەراورد بە وڵاتانی ناوچەکەەوە دەردەکەوێت کە هەرێمی کوردستان و حکوومەت زۆر ڕژدە لەسەر بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر بەدڵنیاییەوە زۆر ڕژدە و کاری زۆر جدی لەسەر کراوە و بەڕێوەبەراتی نێشتنی مادەی هۆشبەرەکان هەوڵەکانی خۆی بە تەواوەتی خستۆتە گەڕ شەو ڕۆژی خستۆتە سەریەک بۆ خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و گشت دەستگا ئەمنیەکانی تر هەمومان بەیەکەوە توانیمانە بگەینە دەرئەنجامی زۆر باش و خۆشبەختانە هاوڵاتیانیش هاوکاریەکی تەواوی دەستگا ئەمنیەکانیان کردووە بۆ ئەنجامدانی هەر چاڵاکێک کە پێویست بووە. دەستان خۆش بێ زۆر سپاس بەڕێز نەقیب ئەرکان بیبانی ئەفسەر لابەڕێوەبەراتی گشتی نەهێشتنی مادەی هۆشبەرەکان دەستخۆش.